شکستی داعش لە مووسڵ گورزێکی یەکلاکەرەوە دەبێت لەم ڕێکخراوە تێرۆریستیە و هەروەهاش لە دەوڵەتە خەلافەتیەکەی ئەبوو بەکر البەغدادی. لەگەڵ بڵندگۆکاندا هێزە ئاسایشەکانی عێراق سەدان هەزار بەیاننامەیان بەسەر بەشە کۆنەکەی مووسڵدا هەڵداوە و تەنها 2 بژارە خراوەتە بەردەم تێرۆریستان خۆ بەدەستەوەدان یان کوژران. سەرکردە لەشکریەکان نکوڕی ناکەن لەوەی شەڕێکی قورسە. يعني المعارك تتسم بالحدة في بعض الأوقات. شەڕەکان سەختن، زۆر جاریش داعش خۆی دەخزێنێتە ناو خەڵکی سیڤیلەوە و ئەمەش هۆکارێکە بۆ دواکەوتنی پێشڕەویەکانمان. ئاگاهیەکی لە ڕادەبەدەر بەکاردەهێنین لە پێناو پاراستنی ژیانی دانیشتواندا. خەڵکی یارمەتیمان دەدەن و ئەو زانیاریانەش دەدەینە هێزی ئاسمانی. سەدان کەس لەوانەی هەوڵی خۆ دەرباسکردنیان داوە لە بەشە کۆنەکەی مووسڵ لە 3 هەفتەی ڕابردوودا کوژراون لە دەمێکدا هێشتاش زیاتر لە 100,000 کەس لە ناوچەکانی شەڕیان لێ گیریان خواردووە. ئێستا لەشکری عێراق شوێنی لە ڕۆژهەڵاتی مووسڵ بۆ دابین کردوون. لەم نێوەندە لە ئوتێلی نینەوە ئۆپرەوی کە لە ڕۆژهەڵاتی مووسڵە تەرخانە بۆ ئەو خێزانانەی لە ڕێگا پارێزراوەکانەوە ڕۆژئاوای مووسڵەوە خۆیان دەرباس کردووە و ژمارەیان لە 2 تا 5,000 کەسە. ئەم هێرشە بۆ بەشە کۆنەکەی مووسڵ زوێکی ڕۆژی یەکشەمە دەستی پێ کردووە و وەک سەرکردە لەشکریەکان دەڵێن جیاوازیەکی زۆر هەیە لەم شەڕانەی ئێستا دەکرێن لەگەڵ ئەوانەی پێشتر لە ڕۆژهەڵاتی مووسڵ دەکران. بالتأكيد المعركة في الساحل الأيمن بێگومان شەڕ لە ڕۆژاوای مووسڵ قورسرە و لە ڕاستیجا زۆر قورسرە لە شەڕەکانی ژڕاتی مووسڵ. سروشتی ناوچەکە سروشتی ئەم بەشە وەها دەکەن شەڕەکە سەختتر بێت. شوێنێکی کراوە نییە، دانیشتوانێکی زۆری لێ، باڵەخانی زۆرە. ئەمانەش جموجۆڵەکانمان و بەکارهێنانی چەکیش سنووردار دەکەن. وەک ڕەفتارەکانی پێشتریان تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی هەموو ڕێوشوێنێک دەگرنە بەر بۆ پاراستنی خۆیان تەنانەت ئەگەر ئەو ڕەفتارانەشیان بە تاوانی جەنگ دابنرێن. الوضع يسير وفق الخطط الموضوعة. ڕەوشەکە بە پێی پلانە داڕژراوەکەیە چونکە تیرۆریستانی داعش لە شکستی بەردەوامدان دەستیان کردووە بە گرتنەبەری ڕێوشێنی تر و خەڵکی سڤیل دەکەنە سپەر بۆ خۆحەشاردانیش بەکاریان دەهێنن. هەر بۆیە ئەرکی سەرەکی هێزەکانمانکردنەوەی ڕێگەیە بۆ پاراستنی خەڵک لە داعش و ئەو جا پێشڕەوی زیاتر. هاوکات حکوومەتی عێراقیش دەستی کردووە بە هەوڵی سیاسی خۆی. سەرەک وەزیری وڵاتەکە سەردانی عەرەبستانی سعودیە دەکا بە مەبەستی ڕەوانەوەی کێشەکانی نێوان بەغدا و ریاض کە وەک دەگوترێت لە قەیرانی ئاینزایی شیعە و سوننەوە سەرچاوەیان گرتووە. ئەم سەردانەی حەیدەر عەبادی هاوکاتە لەگەڵ قەیرانی عەرەبستانی سعودیە و قەتەردا لەسەر ئێران. دەمانەوەی هاوکاری لەگەڵ ئەم وڵاتانەدا بکەین بۆ ئەم شەڕەی دژی تێرۆریزم و لە ناوبردننی تێرۆریستان. هەروەها پەیوەندیەکانمان تۆکمە بکەین و هاوکاریەکانیشمان لە پێناو گەشەکردندا بێت. هەرگیز عێراق نابێتە بەشێک لە قەیرانی نێوان وڵاتان و ڕێگەش نادا ببێتە بەشێک لە سیاسەتی جەمسەرەکانی قەیرانەکان یا خاکەکەی بەکار بهێنرێت بۆ دژمنایەتیکردنی وڵاتانی دراوسێ. ڕێبەرانی سیاسی و سەرکردە لەشکریەکانیش دڵنیان لەوەی شاری مووسڵ ئازاد دەکرێت، بەڵام هێشتا هیچ پلان و بەرنامەیەکی حکوومەتەکەی عەبادی دیار نییە بۆ چۆنێتی سەر و سەوداکردن لەگەڵ قۆناغی پاش داعشدا لە مووسڵ و ئەو ئەگەرە نەخوازراوانەی باز دەکرێن.